خود دەبێ ڕۆژێ هەبێ کاوەی کوڕم جانتای سەفەرکاتە شوانی دەڵاڵانی بەرگاراژی شاری سنا هاوار پێم سلێمانی بۆ جەلالی مەلەکشا مژدەم بەرێ ڕۆژهەڵاتە ماندووەکەی تۆ وەک بروسکەی تووڕەی ئاسمان سێ هەفتەیە خەوی لە قوم تۆراندووە وەک تۆڵەیەک بۆ شەهیدان لە ناو دڵی دوژمناندا ترس و بینی چەقاندووە مادەم کوڕی شارەکەی تۆ ئەم جارەیان وەکو پڵنگ بەگشت ستەمدا چۆتەوە و ترسی خستە ژێرپێکانی مادەم کچی شارەکەی تۆ سنگی شەوی شەق کردووە و بە بەرچاوی ئەمامەوە ئاڵای خستۆتە سەرشانی مژدەم بەرێ هەنگاوێکی کەمی ماوە دەڵاڵانی بەرگاراژی شاری سنە بە دەنگی بەز هاوار بکەن سلێمانی لە بریتۆ من بە کاوەی کوڕت ئەڵێم دەستی کوڕەزاکەت بگرێ و خۆزگەکەی تۆ بەدی بێنێ و جانتای سەفەر کاتە شاری بابت بێترس لە سنەی ڕۆژهەڵاتەوە لە ژێر ئاڵای کوردستاندا سەفەر بکە بۆ هەولێر و سلێمانی ناوەستینەوە مافی کورد زمان نەسێنی